ئەم پیاوە 7 ساڵە دەستی بەدەستیمە ئێمە عەلەسەر شەریکین لە زەرەر و لە قانجاز بەڵام ئەوە چەند ساڵە بە ناوی زەرەرەوە ئێمە باجەکەی ئەین و ئەم پرۆژەیە هەر لە کارایەوە هەر ئیشی خۆیەکە مەسرەفی کارمەند و مەسرەفی ئەو هەموو کارەبا و پێداویستی کە پێویستێتی پێی ئەکات ئەگەر شوێنێک زەرەر کا و لە زەرەرا بێ بەڕاستی چۆن ئەوە ئەتوانێت یانێ بەڕێوە بچێ و ئیشی خۆی بکە بۆ داناخرێت لەم جەژنە ئەڵێ 150,000 کەس هاتوۆتە چاڤیلانەوە لەو لاشۆ ئەڵێ پرۆژەکە زەرەرەکات خۆی کە تۆ بەشداریەکەی لە بزمسمانی عالمیە نیسبەتێکی هەیە بڵین لە ساعە 8 ئەمە هاتووە لە خۆشیە کوردێتی بە لە ساعە 5 لە ساعە 5ەکەیشی ناوینەتێ على ئاساس ئەبووە پێش دەژمان هاتێ ئێمەش زۆربەی ئەو خەڵکە بە دیعایی ماهر و مەجموعەیە هونەرمەند یعنی تووشی ئەم نەهامەتیە بووین دیعاەیە کرد پشکەکانتان ئەوە بوو بە دوو پشک و ئەمە بزمسمانێکی عالەمیە و سوزانین تێکەوتین ئێمەش لە 2012ەوە هەتاکوی ئێستەوە یەک دوو جار قانجازمان وەرگرتووە جارێکیشیان کارتێکیاندا پێمان لە سەتاسیەی سواری جۆلانە بن ئەمە کردووە ئەم چاڤیلاندا ئەگەر خێری هەبێت بیە ئەگەر خێریشی نابێت تەسلیمی دەستی خەڵکی تری بکە دەستی حکومەتی بکە بیفرۆشن پارەکەی خەڵکەکەی بدەن.